هەموو بەخێر لەگەڵ کۆمەڵێک هاونەتەوەی خۆمە کۆ دەمەوە لێرە و کۆ دەبینەوە لەسەرەوەی کە باس لە حزبی کوردی بکەینکەوە مەجالێکە بۆ من جێگەی گرنگی بووە و خۆم کارێکی زۆرم لەو مەجالا کردووە. بەڵام هەست دەکەم لە 15 خولەکە بەڕاستی وەکو وایە داوات لێ بکەن دەریایەک بخەیتە ناو گڵاسێکا ئاوەوە، ئەمە سەختە. بار جۆرێک بێ هەوڵ لەگەڵ شتەکان خۆتان دەزانن بابەتی فکر و بیرکردنەوە بابەتێکی ئاسان نییە و ئەوە نییە کە ئێمە کۆمەڵێ معلومات بێت و زانیاری لەسەر شتێک پێدەینەمە زۆر بە ئاسانی دەتوانین لە کاتێکی کەمایمە زانیاریەکان ببەخشین بۆوانی تر. بەڵام بیرکردنەوە کاتێک کە دێین باس لە بیرکردنەوە دەکەین پێویستمان بەوەیە لەگەڵ باسکردنی بیرکردنەوە بیر بکەین، یعنی نەکە تەنها وەرگین کە لە وەرگرتنی زانیاریە ئێمە تەنها دەتوانین زانیاریەکان وەرگرینەوە. ئێنجا باس لە بیرکردنەوەی کێش دەکەین بیرکردنەوەی کوردی کە بابەتێکە من هەست دەکەم ئێمە زۆر کەم ئەم پرسیارەمان کردووە کورد لە ناو مێژووە چۆن بیری کردوێتەوە. ئێمە ئەوەی کە لەبارەی کوردەوە زیاتر کاری لەسەر کراوە کۆمەڵە زانیاریە لەسەر کورد کە کورد کێیە و ئەوەی ژمارەیان چەنە و لەکوێ دەژین و دۆخە سیاسیەکەیان چۆنە و لەمڕۆوە ئێمە باسی کوردمان کردووە، بەڵام بیرکردنەوە لە هێزی کوردی کورد چۆن لە ناو مێژووە بیری کردوێتەوە. ئەمە هەست دەکەم پرسیارێکە تازە، یعنی دەست بەوە دەکا کە بکرێت لەم پرسیارە و هەست دەکەم مشکیلەی کورد لە ئەساسەوە، یعنی هەتا نەگاتەوە شوێنە کە ئێمە بیرکەینەوە کورد چۆن بیر دەکاتەوە، ئێمە ناتوانینەوە دیاریکەین کە کێشە سیاسی کەشمان چۆن چارەسەر بێت. یعنی کێشەی سیاسی ئێمە دەرکەوتەیەکە لە کێشە فکری و وجودیەکەی ئێمە. بۆیە ئێمە وەکو کورد دەبێت قوڵتر لەوەی کە هەیە بڕۆین و ڕیشەکانی ئەم کێشەیە شۆزینەوە، چونکە ئەم کێشەیە کێشەی ئێستانیە لە ڕاستیە، کێشەی سەردەمی مۆدێرن، وەک ئەم کێشەیە کێشەی 1900 ساڵی 2000 ساڵی. ئێمە لە ناو خۆمانە ئەوەی کە ناومان ناوە کێشە لە ڕاستیە کێشە نیە، ئەوەی کە کێشەیە پەیوەندی بەوانی ترەوە هەیە. کاتێک کە ژیان وای لێ دێتەوە لەگەڵ نەتەوەکانی ترا ژیانێکی هاوبەشی جیهانی دروست بکرێت، لێرەوە کێشەکە سەر بکرێت. ئێمە کە باسی فکری کوردی هزری کوردی دەکەین لە ڕاستیە باسی شێوازێک لە بیرکردنەوە دەکەین، چونکە بیرکردنەوە و بیرەکان و حەقیقەت یەکە بۆ هەموو مرۆڤەکان. یعنی کەسێکی ئەڵمان یا کەسێکی فەڕەنسی یا هەر سەر بە هەر نەتەوەیەک بێت کە دەکەوێتە ناو بیرکردنەوە دەیەوێت بگاتە حەقیقەتی شتێک، دەگاتە هەمان حەقیقەت لە ناو جیهانی عەقڵە، چونکە عەقڵی مرۆیی هەمان عەقڵەوە، هەمان نظامی تایە و هەمان یاسای عەقڵی تایە کار دەکات. بەڵام ئەم یاسایانە و ئەم ئایدایانە کە هەن لە ناو عەقڵە، کاتێک کە کەسێک یا کەسانێک لە ناو نەتەوەیەکە بەو سروشت و تەبیعەتەی خۆیانەوە لە ڕووی فکریەوە بەرز دەبنەوە، دەگەنە ناو دەستیان دەگا بەو ئایدیا عەقڵیانە، لە ڕاستیە دەبێت لە سروشتەکەی خۆیان لەو شێوازە ئەو شێوازە تێپەڕێنن بەرەو ئاستا هەر ئینسانیەکە بڕۆنەوەی کە لە ناو هەموو ئینسانایەکە لەوێەوە ئەو ئایدیایە بێنێت بۆ ئێرە. بەڵام ئەم ئایدیایە و ئەم فکرەیە کە لە ناو عەقڵا هەیە فۆرمی نییە، شکلی نییە، ڕەنگی نییە. هەر میللەتێک ئەم فکرەیە بە ڕەنگێک ڕەنگە و کوردیش لە ناو میللەتانایە کە ئەویش گەیشتووە بەو عالەمە فکریە و لەوێەوە ئایدیاکانی هێناوە، ڕەنگ و فۆرمی خۆی پێداوە. کەواتە ئێمە کە باز لە هزری کوردی دەکەین، هزرەکە جیهانیە و مرۆییە، کوردیەتێکە کە دەیدەینە پاڵی مەبەستمان لە شێوازی بیرەکەی، یعنی ئەو بیرەی کە هەیە ئەو لە عالەمی عەقڵە کە لای هەموو یەکە، کاتێک کە فۆرمەکە وەردەگرێت، کاتێک کە ڕەنگەکە پێیا دەکات، ئێمەی کورد ڕەنگێکی تایبەتی پێدەدەین و مۆرکی دەکەین بە مۆرکی خۆمان.
وام وەرکردنەی ئەو فکرانە فکرە گیانیانە ئەمە شایەتە لەسەر ئەوەی کە ئەو میلەتە بیری کردوێتەوە و بەبێ ئەوەی لە ناو میلەتێکە کەسانێکی ڕۆحانی یا عەقڵانی هەڵسن بەم کارە ممکن نییە شتێکە بێ بە ناوی نەتەوە یعنی نەتەوە کاتێکەیە کە فعلەن بیرکردنەوەیەکە وام بیرکردنەوە ڕەنگێکی تێدابێت فۆرمێکی تێدابێت و تا ئێرە هەست دەکەم شتەکان وازەحە ئەوەی کە ئێستا دەبێ ئێمە من لێرە باسی کەم ئەوەیە ئەم شێوازەی کە ئەو فکرە وەری دەگرێ چییە لای ئێمە چ ڕەنگێک دەدەین بە بیرکردن تاوان ئەڵمان ڕەنگێک دەدا فەڕەنسیەکە ڕەنگێک دەدا لە ناو تەنانەت ئەوروپیەکانیشا ڕەنگی جاجیا هەیە تۆ کاتێ ڕۆسۆ دەخوێنیتەوە ڕۆسۆ ئەو فکرەیە ڕەنگێکی پێ دەدا جیاوازە لەوەی بۆ نمونە هیگڵ پێی دەدا ئەمانە ڕەنگی جیاوازن فکری شێوازی جیاوازن لە بیرکردن وە نەریتێکە لە بیرکردن ئەی کورد چۆن ینی چۆن ئێمە بزانین فکرێک فکری کوردیە بەو مۆرکەی کە کورد دەیدا لە بیرەکە یعنی ئەو فۆرمی کە پێی دەدا و ئەم فۆرمە بە پێ و بە دواداچوونەی کە من بە دواداچوون سێ بنەمای ئەساسی هەیە کە ئێمە لەم فۆرما دەیبینی یەکێکیان ئەوەیە من ناومناوە نێوانگیر فۆرمێکە نێوانگیرە نێوانگیرە بەو معنایە ئەگەر ئێمە دوو جەمسەری وەرگرین بڵێن ڕەش و سپی سەردار و کۆیلە فلان و فلان ئەم نە سەردارە نە کۆیلەیە یعنی نا ئەوە قبول دەکا کۆیلە بێ ژێردەستە بێ نا قبولیشی دەکا سەردەستە بێ لەو بەینایە ینی سەردەستەی قبول نییە کە سەردەستەی ئەوانی تر بێ ژێردەستەیشی قبول نییە کە ژێردەستە بێ لە ژێر دەسەڵاتی ئەوانی ئەمە حاڵەتێکە من ناومناوە نێوانگیری ینی لە نێوان سەردەستەکە و بندەستەکە ئێمە ئەم خاسیەتە کە باسی ئێمە بیرەکان دەکەین ئەو بیرانەی کە هەیە دێنە ناو زۆر شتەوە ینی بۆ نمونە ئەم بیرە لە ناو زمانە چۆن ئەو لە ناو زمانە چۆن فۆرمی وەرگرتووە چونکە زمان داهێنانێکە کە لە ڕێگەی بیرکردنەوە دادەهێنێت زمان شتێک نییە لە ئاسمانەوە هاتبێت و ئێمە کە سەیری زمانەکان زمانی کوردی دەکەین زمانی کوردی وەکو نەریتێک بۆ قسەکردن فۆرمێکە کە دراوە با بیرێک کە ئەم بیرە پێمان دەڵێت دەبێت زمانێکە بێت ئێمە کاتێک کە سەیری زمانی کوردی دەکەین زمانی کوردی ئەم دۆخەی هەیە یعنی زمانی کوردی ئێمە کە دەڵێن زمانی کوردی زمانێکی کوردی بەو مانایە کە زمانی عەرەبی هەیە نیمانە ئێمە کۆمەڵە دیالێکمان کە پێیان دەوتێت دیالێکت کە دیالێکتیش نین چونکە پێیان دەنووسێت و کولتوریەکە کولتورێکی باڵای هەیە یعنی ئەمە ئەگەر ئێمە بەپی زمانی سەردەست و بندەست سابی بکەین ئەوەی لە ناو کوردایە شتێکی نێوانگیرە یعنی نە زمانە سەردەستەکەیە نە بندەستەکەشە نە ئەوەیە کە لە نووسین خراوە بۆ نمونە ئازەری لە ئێران یا سکوتلەندی و وێڵزی لە بەریتانیا یا فلانە زمانی تر لە فلان ئەمانە لە نووسین خراوە وێڵزی بەل لە ئینگلاندی پێی نووسراوە بەڵام دەوڵەت نەتەوەی مۆدێرن سیستەمەکەی وایە کە دەبێت کۆمەڵێک لە نووسین زمان لە نووسین بکرێت یعنی بکرێنەوە بە زمانی قسەکردن لە ناو کووردا ئێمە ئەو زمانە سەردەستەمان نییە کە ئەوانی تر لە نووسین دەخات لەوە دەخات کام زمانە کولتوری نووسرا و بەرەم بێنێ لە عینی کاتیشە نە لەوانەیە کە ئەوانی تر لە نووسین دەخات نە لەوانەشە کە لە نووسین خراپێت یعنی ئێستا ئەم دۆخەی کە کورتایەتی دەبوایە ناسیۆنالیزمی سەردەست زمانی کوردی وا لێ بکات لە نووسینی بکات وەکو چۆن ئازەری لە ئێرانە لە نووسین خراوە بەڵام کوردی نەک لە نووسین نەخراوە بە کۆمەڵێک دیالێکتیش خەریکی نووسینە خەریکی بەرهێنانی کولتوری نووسراوە لەبەرەوە لێرەوە سێر دەکەین حاڵەتێکی زمانیمان هەیە ئەمە من ناوناوە نێوانگیری بۆیە زمانمێنایەوە بۆی نێوانگیریەکە دیاریکە توخمێکی تریش بنەمایەکی تری ئەم فۆرمە لە بیرکردنەوە کە میلەتی کورد کە کورد هەیەتی عیبارەتە لە خۆبوون بە حکمی ئەوەی کورد واز لە فرەیی خۆی ناهێنێ کۆمەڵە کولتورە
و ئێمە گەرە ئاوا لە سەیری کە ناز دەکەین کۆمەڵە نەتەوەیە بۆچی چونکە کولتوری باڵایە لە عینی کاتیشا کۆمەڵێ نەتەوە نییە هەموویان یەک نەتەوەن ئەمە دۆخێکی زۆر زۆر تایبەتە کە ڕەنگی داوەتەوە لە فەلسەفەکەمانە لە زمانەکەمانە لە هەموو مەجالەکانی ترە دەمەوێت ئەستا فکرەی خۆبوونەکە ڕۆشن بکەم خۆبوونەکە شەر هەوڵ دەدەم لە ڕێگەی زمانەوە ڕۆشن بکەمەوە هەورامیەک زمان و کولتورەوە تەبەن هەورامیەک یا سۆرانیەک یا کرمانجێک یا لۆڕێک بە وەک کوردە کە خۆی بێت یعنی هەورامیەک بە وەک کوردە کە هەورامی بێت چەند هەورامی بێ ئەوە نە کوردە سۆرانیەک چەند سۆرانی بێ ئەوە نە کوردە ینی دەبێ خۆی بێت و کورد بوون ڕێگرە لە بەردەم ئەوەی ئەم گروپە کولتوریانە یەکێکیان زاڵ بێ بەسەر ئەویتریانە یعنی ئەویتریان وا لێ بکا خۆی نەبێ و ببێ بەو وەکەوەی کە ناسیۆنالیزم داوای دەکات وە کێشەی کورد لەگەڵ ناسیۆنالیزمان لێرەوە دەست پێ دەکات یعنی بۆ نمونە هەورامیەکە یا سۆرانیەکە یا کرمانجێکە یا زازاکێکە هیچ کامیان قبوڵی ئەوە ناکا ئەوی تر بێ وەکو خۆی لێ بکە ینی خۆی لێسێنێتەوە وای لێ بکە ژیان و دنیا وا ببینێ کە ئەوی تر دەیەوە ببینێ یا ئاوا قسە بکە کە ئەوی تر دەیەوێت ئەمە فکری خۆبوون و ئەم کولتورانە ئەم یەکانە کە هەن کە کۆی هەموویانەوە هەر یەکان لە لای خۆیەوە دەڵێ کوردم ئەمانە لە ناو خۆبوونە و تێکشکانی ئەم خۆبوونە لە عینی کاتا تێکشکانی کورد بوون چونکە کورد بوون ڕەبتە بەم خۆبوونەشەوە ئەمە خۆبوونەکەش کە کۆمەڵێک هەر یەکە خۆی بوو بەڵام هەمووشیان یەکشت بوون داوای شتێکی تر دەکات کەویش فرەیە جیاوازیە فرە ڕەنگیە و فرە ڕەنگی توخمێکی ترەکە هەیە و ئێمە فرە ڕەنگی و دەستبەرداری فرە ڕەنگیەکەمان نابین بۆچی چونکە هەر گروپێکی کولتوری دەیەوێ خۆی بێت نایەوێت بکەوێتە ناو نواندنەوە تەمسیلەوە یعنی چونکە کە تۆ و ئێمە جەنگی خۆبوون دەکەین یعنی لە باکوور جەنگی کرمانجیەکە دەکرێت جەنگی سۆرانیەکە ناکرێت بەڵام جەنگی کرمانجیەکە جەنگی زمانی کوردیە لە شۆڕشەکەی دەرسین بۆ زمانی زازاکی بوو بەڵام زمانی زازاکی چیە ئەمە شۆڕشەکە بۆ زمانی کوردی ئەمانە ئێمە دەبێت لەمە تێبگەین کە لەمە تێگەیشتین ئەم بنەمایانە و کاتاز دەکەم دەتوانین بیرکردنەوەی کوردیش دیاری بکەین ئەی باشە ئێستا لێرە بابەی نەسەر بیرکردنەوەی کوردی لەکوێ بگەڕین بۆ بیرکردنەوەی تەمان سەرەتا بیر نواندنە پەتیەکەی ئەوەی کە کەمتر مادیە لە ناو ئاینایە یا لە ناو فەلسەفایە یعنی فەلسەفە و ئاین ئەم دوانە ئەو بیرە نزیک لە خۆیەوە یعنی کەمترین مادە بەکاردێنێ کەمترین فۆرم بەکاردێنێ بۆ گزارشکردن لەبەرەوە بیرکردنەوە لە ناو فەلسەفە و ئاینە نزیکە لە خۆیەوە ینی کەمتر دوورە لە خۆیەوە ئایا ئێمە فەلسەفەیەکی کوردیمان هەیە ینی کورد فەلسەفیانە بیری کردوێتەوە و ئایا ئاینیانە بیری کردوێتەوە ڕۆحیانە بیری کردوێتەوە ئێمە کۆمەڵی ئاینی کوردیمان هەیە کە ئەمە شتێک شتانە کرد ئەم ئاینانەش بە ئەمان شێوە نێوانگیرن لە نێوان مەزەب و ئاینە ناتوانین تەحلیلی بکەین ئەمانە مەزەب و ئاینن وەکو ئاینی یارسان و ئێزدی ئەمە دیارترینیانن ئەم ئاینانە تێکستیان هەیە لەناو ئەم تێکستانە ئێمە ئەم بنەمایانەی کە باسم کرد دەتوانین دەرکی پێ بکەین بە کورتی لەناو فەلسەفەشا ئێمە تەبەن لەناو فەلسەفەی ئەوەی کە پێی دەڵێن فەلسەفەی ئیسلامی دوو خەتەیە خەتی مەشایی و خەتی ئشراقی خەتی ئشراقی ئەوە خەتی کوردی فەلسەفەیە و ئەم خەتەی ئشراقیە بە سوورەوەردی دەست پێ دەکات لەگەڵ لە دوای سوورەوەردی شەمسەدینی شارەزووری ئەم فەلسەفەی ئشراق دەگەیەنێتە لووتکە شەمسەدینی شارەزووری هەروە ناسراوە کە شارحێکی سوورەوەردی بێ بەڵام لە ڕاستیە شارح نییە ڕاستە شەرحی حکمەتی ئشراقی کردووە و ئەو لغزەکانی حکمەتی ئشراقی بۆ ئەوانی تیش کردەوە تەنانەت قوتبەدینی شارەزووری قوتبەدینی شیرازی کە فارسە لە ڕاستیە کۆپیەکی شەرحەکەی ئەوی کردوێتەوە بە فارسی
هەرچەند کتێبەکەی شەرحەکەی قوتبەدین زیاتر بڵاوبەتەوە. شەمسەدینی شارەزووری و سۆرەوەردی بناغەی ئەو بیرکردنەوە فەلسەفیە کوردیە دادەڕێژن کە فەلسەفەی ئیشراقە و بەداخەوە ئێمەی کورد زۆر کەم ئاگاداریانەی. وەجگەل لەمە ئێمە کەسێکی تریشمانەیە بە ناوی سەیفەدینی ئامەدی کە خەڵکی ئامەدە و کەسێکی تریشمانەیە بە ناوی تاجەدین ئورمەوی. ئەمانە ینی فەیلسوفی دیارن لە ناو ئەو فەلسەفا کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووز دەبێت بە ناوی فەلسەفەی ئیسلامیەوە. بەڵام ئەمانە ڕۆیایەکی تەواو کوردیە، ینی فۆرمێکی کوردیان بە بیرکردنەوە داوە و ئەمە دەبێت کاری لەسەر بکرێ و فۆرمە دیاری بکرێت. منم تەنام دوانە لێرە دەتوانم باسکەم تەمەەن لە بەیتەکانە بەیتە کوردیەکانە هەیە، لە هوەری کوردیا هەیە، ئەم بیرانە لەمانە کۆمە لە هەموو مەجالەکانە هەیە و ئەگەر ئێمە بتوانین لێ ڕامێنین دەتوانین ئەو توخمانە دیاریکەین لە هەر یەکەیانە و لە ڕێگەی ئەمەشەوە ئەم نێوانگیریە وەکو مۆرکێک وایە ئێمە دەتوانین لە ڕێگەی ئەمەوە بڵێن ئەمە کوردیە یا کوردی نییە. سپاس بوو.